ئامانج لە چالاکیەکان و لە پێشبڕکێی نێوان قوتابخانەکان لەلایەنی یەکەمەوە بۆ یەکتری ناسنی هەردوو لایەنە تێکەڵیەک دروست بێ لە نێوان قوتابخانەکانە. ئامانجی دووەم ئامانجە زانستیەکەیە. ئەمڕۆکە لەم قوتابخانەیە پێشبڕکێکی زانستی لەسەر زمانی ئینگلیزی هەبووە لە بینی قوتابخانەی مزین و ڕۆژژنیە یەکەم بۆ ئەوەی زانستی زمانی ئینگلیزی زیاتر بێت و کۆمەڵێ پرسیارە ڕاستەی قوتابیان کراوە لەلایەن مامۆستایانەوە پێشەوە دانراوە و سەرپەرشتیاران سەرپەرشتیان کردووە و لە مەینی چالاکیەکانە پێشبڕکێکانە پرسیارەکانە کۆمەڵێک چالاکی تایبەت بە زمانی ئینگلیزی بە شێوەزاری زمانی ئینگلیزی گۆرانی ئینگلیزی تیا بووە کۆمەڵێک چالاکی کەشی تیا بووە کە بووە مایە دڵخۆشی قوتابیانی بەشدار بوو و دەرخستنی بارە و توانە زانستیەکانیەوە بارە و توانە هونەرەکانیە و لە هەمان کاتیشا بۆ هی دڵخۆشکردنی قوتابیانی بەشدار بوو کە دانیشتبوون لە بەشی خوارەوە و مێدەوارین بەردەوام بن لەم چالاکیانە کە ئامانجی بواری پەروەردەی پرۆسەی پەروەردە و فێرکردنە سەرکەوتوو بن.